دکتۆرەگیان من زۆر پێم خۆش و ئەمڕۆ هاتووم لەم بەرنامە بەشداریکەم لەبەرەوەی معاناتێکی زۆرم هەیە لەگەڵ بابەتی لەچکە. دکتۆرەگیان من عایلەکەم ئەلحەمدولیلا هەموومان ماشەڵڵا نوێشکەرین، ڕوومان زۆر لەخوایە. من ئەلحەمدولیلا دایک و باوکم هەیە و خوشێکی گەورەترم هەیە و تەمەنیشم 30 ساڵە، بەس زەواجم نەکردو تا ئێستا. حەزم بە لەچک نییە، بەڵام عەشقی دینەکەی خۆمم. ڕەمەزانان لەچک ئەەکەم، بەس ئیتر وردە گەیشتمە نزیکی جەژن، ئیتر ئەوە نیە عادەتەن هەموو خۆمان حازرەکەین بۆ جەژن و سەیری خۆمەکەم لە ئاوێن لەچکەکەم بەسەرما و بۆ نمونە ئەچم بۆ بازار ئەڵێمەوە چێ وەڵی پیرێژنم، یعنی جاری وایە ئەڵێم بالای بم، زۆر لێم ناشرینە. هەرچەنە دایکم بە قسەی خۆش، خوشکم بە قسەی خۆش، هەرچەنە ڕەمەزانەکەی پێ دەبرەکەم، بەس زۆر حەزم لێیەتی، یعنی حەزەکەم بەردەوام بیکەم، بڕوا بکە کە کچی تر ئەبینم بۆ نمونە هەموو گیان ئەموو لەشی داپۆشراوە، پڕ بەدڵ هەم بەخیلی پێ بەم، هەمووا لە خۆمەکەم ئەچم ڕەفقەکانم هەمووی حیجابن. یعنی حەزی لێتی زۆر حەزم لێیەتی، بەس کە ئەیکەم هەستەکەم لێم نایە، لێم جوان نییە، نەوعی کە سەیری خۆمەکەم. توی بڵێ لێت نایە خۆت هەر لە خۆتۆم هەستە بۆ دروست بووە؟ وەڵاهی یەک دوانێک لە ناسیاوی خۆم پێیان وتم بۆی مناڵێ ئەرێ خۆ قژە جوانە ئەم لەچکە چێ بەسەرتەوە، بەم تەمەنە مناڵە بۆ خۆت قسەی دەوروبەرە کە وای لێت بۆ خۆت کردووە پیرێژن. جا دکتۆرە هەر کەس نزیکەکانی خۆم ئەتر لە خاڵ و مام و پورزا و ئامۆزا و ئەمانە نیوەی لەچکەکە و نیوەی نایکە، نیوەی هەندێک قسەیەکە ئەڵێ چی ئەڵێ تجارێ لەچکەکەمەکە تا شوێگەکەی، نیوەکەی تر ئەڵێ پێم ئەڵێ چی ئەرێوە بۆ لەچکە ناکەی، شوێکە کرد دوای مێردەوە حەزی کردبیکە و حەزی نەکرد مەیکە. یعنی سەیری ئەم چواردەورەکەم ئێمە قسەیەک و ئەوش قسەیەک. یعنی دکتۆرگیان من الحەمدولیلا زۆر ڕووم لەخوا بەزای نوێژەکانم زۆر باشە، زیکرم باشە، قورئان خوێنم زۆر حەزیشم لە مزگەوتە، ئەچم بۆ دەورەی قورئانیش زۆر باشە، زۆرم پێ هەنگاوی باشت ناوە دکتۆرە. ئەچم بۆ دەورەی قورئان زۆر پێم ناخۆشە، لە نیوەی ڕێگا لەچکەکەم ئەچم بۆ مزگەوت زۆر پێم ناخۆشە. من تەنها مامۆستاکەشم نازانێ لەچک بەسەر نیم، بەس لەچکەکەی تو دوای لایە بێ؟ نەوەڵڵا نازانێ، حەز ناکەم، چکە زۆر بینم خۆشە لەگەڵ یا هەتا ئێسەش خۆی گەورە هیدایەت بە ئیشەڵڵا، خۆی گەورە هیدایەت بە. کێشەکەم ئەوەیە زۆر حەز ئەەکەم، بەس سەیری خۆم ئەەکەم، هەستەکەم لێم نایە. مادەم حەز ئەەکەیت، مادەم دڵە پێوەیەتی، مادەم دڵە لەگەڵایەتی، مادەم ئەو نشتی باشەکەی، نوێژەکەی، ڕۆژوەگری، قورئانە خوێنی، مرتاحی، یعنی ئەمانە هەمووی زۆر باشن، کاتە تۆ زۆر شتی باشەکەی، تەنها لەچکەکەت ماوە، لەچکەکەشت فەرمانێکی خوای گەورەیە، یعنی تۆ خۆش دڵی لە دڵەوە حەزی لێکەی، بەس تەنها تۆزی قسەی چواردەورەکەتە کەوات لێەکانێکی باشە، تۆ بە قسەی خوای گەورە بکەی باشترە بە قسەی چواردەورەکەت. بێگومان ینی زۆر ئەم قسانە دروستەکەن بۆ کەسی باڵا پۆشین، چەندین جارم قسەیان کردو ئەخە تۆ ئەگەر سەرپۆش بکەی دوایی زەواج ناکەی، دوایی کەس نایە بۆ داوا، دوایی کەس جوانەکانی تۆ نابینێ، دواتر بۆ نمونە پیرەبی، دەموچاو ناشرینە بێ، گەورەتر لە خۆت دەرەکەوی. ئەم قسانە زۆر ئەکرێ، یعنی ڕۆژانە ئەگەر گوێ بگرین بۆ ئەم قسانە بەردەوام قسانە ئەکرێ، بەڵام نا جوانی ئەوە نییە. یعنی ئێمە زۆر جار جوانیمان لێ تێک چۆ. جوانی چییە؟ جوانی ئەوەیە کە تۆ ڕاستە بەدڵی خۆت لە دڵەوە حەز ئەەکەی لە چیە بکەیت و ئەژزانی باش کەمە فەرمانی خوای گەورەیە، ئەمە جوانی تۆیە. چکە بۆ جوانی ئەوەیە کە تۆ مرتاحبی پێی، کە تۆ بزانی کە ئەمرێکی خوای گەورەت بەجێهێناوە، کەواتە جوانی تۆ لە سەرپۆشەکەتایە، جوانی تۆ لەوایە کە بێ ئەمری خوای گەورە ناکەی، جوانی تۆ لەوایە کە تۆ بە فەرمانی خوای گەورە ئەم لەچکەت کردووە. ئەزانی و کاتە چەند مرتاحە بێڵی خوای گە من فەرمانی تۆم بەجێهێناوە، ئەزانی چەند گرنگە. ئەنجە دوای ئەوە مەسەلەی زەواجیش ئەوە لای خوای گەورە خۆی بڕیاری لەسەرەوە، بڕیاریشی لەسەرەیە. یعنی ئەوە نییە بڵێ من بە لەچکم کرد زەواجەکەم، لەچکم نەکرد زەواج ناکەم. ئەمە شتێکە لە قسمەت و نسیبایە. عفو دکتۆرەگیان، من ئێستا زیاتر ترسێک لە دڵمایە. ئەو لە مەکتەب بووم، تقریبا لە پۆلی 5 و 6 ئەعدادیە بووم، 2 ڕەفیقم هەبووە لەچکیان ناکرد، بوون بە لەچک بەسەر. ئیتر بە بۆنەی ئەوانەوە چاوم لەوان کرد، تقریبا تا ساڵ و نیوەیەکیش لەچکم کرد. ئیتر کە لە یەک دوور کەوتینەوە حەزم لە لەچک نەما، لەچکم لابرد، لەگەڵ ئەوانە کرد دوایی لات برد. زۆر لەو ینی بەڕاستی ئەترسم بیکەم، ئەتوانم بیشیکەم، بەس لەو سیقەمە خۆم نییە بەردەوام بم.
ئەیشڵا خۆی گەورە هیدایەتە تۆ مادەم حەزلێتی مادەم دڵە پێوەیەتی مادەم شتی زۆر باشی شەکەی تەنها هیدایەتێکە ماوە کە ئەوە لەچکەکە بکەیت لەچکە کەشەوەیە کە تۆ دەوروبەر تەسیری هەبوو لەسرت یعنی بۆ شاکە تۆ لەبەر خاتری مەجموعە کردو دوای لاو بردووە کە دوورکەوتیتە تەلوان تۆ یەکێکی لەو کەسانی دەوروبەر کاریگەریت لەسەر دروستەکە دەوروبەریش تۆ ئەگەر هەتاوەکو مابی بە قسەی دەوروبەر بکەی دەوروبەر هەریەکە شتێکەڵێ ئەجا ئایا دەوروبەر هەمووی لە مەسلحەتی تۆ قساکە ئایا دەوروبەر هەمووی دڵسۆزی تۆن یعنی تۆ ناکرێ خۆت بیتە دەست دەوروبەر چۆنیان پێوتی بەو شەوازەبی نا تۆ خۆت ئەبێ بڕیاری خۆت بی خۆت بێ ئەوە نەمەتمانە لە نەختە هەبێ خۆت بڕیاری خۆت بی چکە تۆ کەسێکنی بڵێ قەنەعەتم پێی نییە ساگە تۆ کەسێ بێ قەنەعەتە پێ نەبێ و کەیسی پێشوە بێ من با وا بکەین کە قەنەعەتە پێ بکەین بەس تۆ خۆت قەنەعەتە پێێتی وایە قەنەعەتی تەواوتیت پێوەیتی ئەجا دڵیشت لەسەرێتی و حەزیشی لێەکەی تەنها شتێک ماوە تۆ قسەی دەوروبەرەکەتە بەس یەک شتی تر دەوروبەر نایڵێ یەک شتی تر هەیە دکتۆرە زۆر لە مێشکم یەت و ئەڕوا ینی هەنێس کە زۆر گوێ لە مەلا سعودیەکانە گرم زیاتر حەزاکە ئەوی تریان بڵێم ینی وا گەشتومەتە ئەو قەناعەتی ینی هەنێ جار زۆر نەکەنێ جار زۆر جار بیرەکەم ئەڵێم باشە کێڵێ لە چک بۆ ئافرەتەر هاتووە لانی لە چک بەس بۆ خێزانەکانی پێغەمبەر بێ درودی خوا لێ بێ ئەم لەچکە بۆ درا بەسەر ئافرەتە ینی هەر خۆی داپۆشێ یەکێکە لەو پرسیارانی کە زۆر لە کچانی کەن ئەڵێن ئایا ئێم لەچکەی کە ئێمە ئیکەین واجبە یاخود واجب نییە فەرزە یاخود فەرز نییە طبعاً ئێمە بۆ هەموو شتێکە بێ بگەڕینەوە بۆ فەرمودەکانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ و لەگەڵ ئاەتەکانی قورئانی پیرۆز طبعاً لە قورئانی پیرۆزە خۆی گەورە لە سوورەتی نورە زۆر بە جوانی زۆر بە واضحی کە باسی ئەو باڵاپۆشی کردووە خۆی گەورە ئەفەرمێ فەلیضربن بخمرهن على جیوبهن خمریش لە معنای عەرەبیەکە داپۆشینی سرە کە سریان داپۆشن و سن و بەرۆکیان داپۆشن ئەمە بە جوانی بە واضحی لە قورئانی پیرۆزە هاتووە ئەنجە دوای ئەوەش یعنی ئێمە بیر لەوە بکەینەوە کاتێک کە تۆ لەچکەکەی خۆی گەورە بەمە ئەتپارێزێ یعنی لەچکەکەی پارێزراوتر ئەبی یعنی ئەمە هەموومانەی زانین هەمووشمان قەناعەتمان بەوەیە کە کەسێک کە لەچکەکە زۆر پارێزراوترە کاتێک کە تۆ دەوروبەر هەندێک قسە ئەکەن تۆڵا کە لەچکە کرد لە زۆر شت مەحرومە بی لە زۆر شت بێ بەشەبی ناشری نەبی زووتر پیرەبی ئەم قسانە زۆر ئەکرێ ینی هەرە مەشەکەوای کردووە لەم خاتونە ئازیزە کە نەتوانێت ئەو بڕیارە بە ینی من خۆم زۆر جار ئەم قسانم پێوتراوە تۆ گەر لە چکت بەسەرەوەی لە زۆر شت مەحرومە بی لە زۆر ئیمتیازات مەحرومە بی لە زۆر شت بەڵام دوایی سێرم کردو وانە تۆ چنێک قەنەعەتی تەواوت هەبێت چنێ متمانەت بە خۆت بێت چنێک بڵێ خوای گیان تەنها لەبەر خاتری تۆ کردومە خوای گەورە خۆی یارمەتیتە یعنی زۆر جار من سەفرم کردو بۆ دەری وڵات زۆرێک لە وڵاتان ڕۆشتوم زۆرێک لە وڵاتان گەڕاوم بەڵام ئەوەی کە بینیومە کە من بە حیجابەکەمەوە ئەو پەڕی ڕێزم لێ گیراوە ئەو پەڕی عیزەت هەبوو ئەو پەڕی یعنی هەستم بە سەربەرزێکی زۆر گەورە کردووە یعنی دواتر بۆم دەرکەوتۆ نا ئەمە پەیوەندی بە ناخەوەیە پەیوەندی بە متمانی خۆتەوە هەیە پەیوەندی بەوە ئیمانی ناختەوە هەیە چنێ ئیمانت بە لەچکەکەتە یعنی کە من لە زۆرێک لە وڵاتانە ڕۆشتم هەندێک وڵات ڕۆشتم هەر وڵاتی ئیسلامیش نەبووە بەڵام لەگەڵ ئەوشە من بە باڵاپۆشی چوومەتە بە لەچکۆ چوومەتە بە سیقەیەکی زۆرەوە بە متمانەیەکی زۆرەوە ئەو پڕ ڕێزیشم لێ گیراوە کاتە ئەم قسەی ڕازنیە کە تۆگەر لەچکت بەسەرەوە بێ لە زۆر ئیمتیازات مەحرومە بیت و ناکرێن نا چکە تۆ خوای گەورە بۆ لە بەرخاتری خوای گەورە کردوتە ئەویش ئیشەکانت بۆ ئاسانەکە ئەویش ئەسڵەن زیاتر دەرەکەوی لە ناو دەوروبەرەکەتە بۆ چونکە تۆ قەنەعەتێکی تەواوت هەیە تۆ ئیمانێکت لە ناختا هەیە تۆ سیقە و متمانەیەکی زیاتر لە ناختا هەیە جا لەبەرەوە لە قسەی خەڵکی لابە لە مێشکتە نمونە تۆ سێرەی ئەم هەموو نمونە جوانە ئەبینی ڕۆژانە کە کەسێک کەڵێ نە ئەمە بۆ فلانە کەسە و بۆ فلانە کەس نییە تۆ بە بەرچای خۆتۆ نمونە ئەبینی ئەوەی کە ئینسان کە بە عەقڵ بیرەکاتەوە ئەو نمونانی کە بە چای خۆی ئەیبینێ کەسانێکن باڵاپۆشن سێرەکەی لە دکتۆرەیەکی زۆر گەورەی و باڵاپۆشیشی کردووە کەسێکە لە پلۆپۆستێکی زۆر گەورەیە باڵاپۆشیشی کردوکاتە باڵاپۆشی ڕێگر نییە لەم شتانە بەعکسەوە جوانەکانیش زیاتر جوانتر ئەبی نورانی تر ئەبی یعنی ئێستا بڕۆسیر کە ئەنواع شکڵ و شێوازی جوانی شەیە بۆ حیجاب یعنی کە واکات کە کچان زیاتریش حەزیان لێ بێت زیاتر بەرەو پیری بڕۆن شەڵات تۆ مادەم لە دڵتا هیدایەتێک هەیە کە مادەم لە دڵیشتا حەزی لێکیت تەنها بڕیارەکە ماوە بڕیارەکەش پێویستی بە متمانەیەکەم بە متمانەوە بڕیار بە ئەفو دکتۆرەگیان تەنها دروشتەڵێم لە ڕەمەزانانە کە لەچکەکەم بڕوا بکە ئەوە نە بە مرتاحی ئێمە دەرەوە ئەوە نەبە بێت ترز ئێمە دەرەوە لە دوای ڕەمەزانەوە کە ئیتر هەر ئەڵێم بەیانی جەژنە و لەچکەکەم لا ئەیەم
زۆر نامرتاحم ینی کە میوانێ شتێکیە لە خۆمەوە شەرمەکەم واستەکەم و میوانە هەرتەکی تۆ دڵت پێتەڵێ دڵیش و عقلیشت پێتەڵێ کە تۆ بیکە بەڕاستی دکتۆرە شتەکەی تریش لەم یەک دوشتکە ئەوەنە لە مێشکمایە ئەم لەچکە لەم دووشەوەی پێشوترا لەگەڵ ماڵەوە دانیشت بین ڕوون کردە دایک و باوکم گلەیم لێکردن پێشم ناخۆشە پێم وتم ئەگەر ئێوە مەبەستان بواە ئاوایسە پێمەڵێن لە چکە با بە مناڵی هەر بە مناڵی منت فێر کردایە بە لە چک دووشتم زۆر بەلاوە مهمە نوێژی بەیانیان و لە چک نوێژی بەیانیان تۆزێک تەمەڵم تایە لە چکەکەش ئەوە وەزعەکەیەتی ینی پێم وتم لەسەر ئەو شتە ئێمە ڕابهێنە من بەم تەمەنەوە شەرمم ئەکرد لە چکەکە لا ببەم و شەرمیشمەکرد لەخوا کە نوێژی بەیانی ناکەم خۆی گەورە هیدایەتە با بۆ هەمووی مادەم تۆ ئەوەنە لە دڵەوە شتەکەت ئەوێ دوای دڵتکەوە دوای عقلتکەوە کەواتە خۆت بە خۆت ئەڵێیت ینی خۆت قەناعەتی تەواوتیت هەیە و دڵیشت حەزی لێ ئەکا تەنها بڕیاردانەکە ماوە ئینشەڵا خۆی گەورە یارمەتی با لە بڕیاردانەکە ئێمەش یارمەتی دەرتەبین چی بە ئێمەش بکرێ وەرە تێکەڵی ئێمە بە لەگەڵمانابە ئەوات لێکە زیاتر ئێمە لە خزمەتانین دواتر عنوان و هەموو شتێکی شوێنی خۆمان تێنێ بەردەوام لەگەڵمانابە تاواد لێت بە سابتی یعنی کە سەباتت پێ بەخشێ خۆی گەورە بەردەوامیت پێ بەخشێ دڵت جێگیرکە لەسەر فەرمانەکانی خۆی خۆشحاڵین کە هاتیتە ئێرە و لەگەڵمانە بوویت و ئێمەش بەردەوام لەگەڵ تا بین ئینشەڵا